کە هەمیشە ئەبینی لە شاری سلەیمانی و بە تایبەتی لە هەموو شار و شارەچەکانی هەرێمی کوردستان و کوردستان بەگشتی کا لەسەر بابەتی ڕۆژنامە کراوە و ڕۆژنامە مێژوویەکی دوور و درێژی هەیە و لە سەرەتاشە بە شێوازێکی باش توانیوێتی کە پەیام و توانیوێتی دەستی هەموو ئەو نووسەر و ئەدیب و ڕۆشنبیرانە بە شێوازێکی باش بخاتە ڕوو لە ناو کۆمەڵگایە بەهۆی ئەوەی کە کۆمەڵی قەڵەمی جوانمان هەبووە ئێمە لە ناو شاری سلەیمانیە هەر لە ئەدیبان و ڕۆشنبیران و شاعیران و کە بە شێوازێکی باش کاریان لەسەر ئەم بابەتە کردو. یەکێ لەو ڕۆژنامانە ڕۆژنامەی ژیانە کە ئەمە بە شێوازێکی باش ئەتوانین بڵێن سەدەیەک تێپەڕەبێ بەسەر ڕۆژنامەی ژیانەوە دواتر ئەبێت بە ژین و کە پیرەمێرد کاری تیا کردووە و دوایژە چینە سەر و بابەتانی ناوەڕۆکەکەی بە پێوەی کە لە ساڵەکانە چۆن کاریان کردووە و چۆن بە شێوازێکی باش توانیوانە پەیامەکان بگەێنن. ئەوەی جێگەی دڵخۆشیە هەمیشە گەرێمە بگەڕێنەوە بۆ ڕابردوو ئەبینی لەم شارەیە کۆمەڵێ نووسەر و کۆمەڵێ شاعیر و کۆمەڵێ کەسانی بەتوانە و ئەدیب و ڕۆشنبیر هەبووە کە ئەمانە هەمووی قەڵەمێکی جوان بوون و کە ئێستا شاید حاڵی ئەوەن کە لە نێو کتێبخانەکانمانە لە نێو ئەوەی کە بە شێوازێکی باش کاریان کردووە و ئەو پاژماوە و ئەو شێوازە و ئەو بەشە جوانی ئەدەبیاتیان بۆ ئێمە بەجێشتوە کە ئێمە بتوانین لەسەری بەردەوام بین. بەڵام لە هەمووشی گرنگتر ئەوەیە ئێمە کۆمەڵێ مامۆستا و کۆمەڵێ دکتۆر و کۆمەڵێ کەسانی ڕۆشنبیرمان هەیە کە توانیویانە کار لەسەر ئەو بابەتانە بکەن بە شێوازێکی باش بتوانن ناوەڕۆشی بابەتەکانیان خزمەتکردنی بابەتەکانیان ئەو بابەتانەی لەو کاتەیە خراوەتە ڕووخۆی لە چیا بینوتۆ ئێمە چۆن نتوانین ئێستا کاتێک کە لە ڕۆژنامەیەکە کارەکەین سود لەو بابەتانە بینەوە ئەو دەستنووسانەی کۆمەڵێک لە نووسەران و ئەدیبان و شاعیران هەبووە تا چەند توانیان لە ڕێی ڕۆژنامەکان و بیپارێزن. جایمە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ میوانێکی زۆر ئازیز، میوانێکی زۆر خۆشەویست، میوانێکی خەمخۆری زمانی کوردی، میوانێکی خەمخۆری ئەدەبیاتی کوردی، میوانێکی خەمخۆری کە دایمە کاری لەسەرەوە کردووە کە ئێمە نابێت شاعیرەکانمان ئەدیبەکانمان ڕۆشنبیرەکانمان بیر بچێ. ئەویش پرۆفیسۆر دکتۆر دانا ئەحمەدە کە بەڕێزان ئێستا لە ستۆدیۆ ئامادەیەکرد دانا فەرموو. بانی باش دکتۆر، زۆر بەخێر بیت. بانی باش، زۆر بەخێر بیت. بانی باش، تۆ باشی یاخوا بەخێر بیت. فەرموو. بانی باش. بانی باش دکتۆر، بەخێر بیت. تەندروستی چوانە، خۆت چوانیت؟ وەڵاهی باشین. زستانەکەی تێکەڵەیەکە لە بەهار و لە زستان. بەڵام تۆ زیان پەتاوشتش پەتاکە خراپە. ئەبێت تۆ زیاکە لە خۆ دکتۆر. باشە خراپ نییە. هیوادارین تەندروستیت باش. باشەکەم سەلامەت بێت. دکتۆر سەدەیەک بەسەر دەرچوونی یەکەم ڕۆژنامەی ژیانە تێپەڕەبێت. بەڵێ وایە. کاڵین سەدەیەک ئەمە بۆ خۆی بێتە بەشێک لە مێژوو. ڕۆژنامەی ژیان لای دکتۆر دانا چۆن پێناسیەکە؟ سەرەتا مێژووی ئێمە دنیایەک لەم لاپەڕە قەشنگانەی تایە، پرچنگدارانەی تایە کە دەکرێت ببنە زاد و ببنە توێشووی چەندین دیراسەی زۆر قەیم، زۆر چاک، زۆر ڕەسین بۆ ئێستا و بۆ داهاتوومان. بۆیە یعنی باسی هەر قۆناغێکەکەین کۆمەڵێک خاڵی گرنگ، کۆمەڵێک لایەنی گرنگی ئەو فترە زەمەنیە ئەبێتە مێژوویەک، ئەبێتە زادێکی معریفی و سەقافی گەورە کە نەوەکانی ئێستا و نەوەکانی داهاتوو سوودێکی زۆری لێ بینن. ئێمە کە باسی ژیان ئەەکەین نابێت لە 4 قۆناغ بیهێنینە دەرەوە. قۆناغی ژیانەوە لە ساڵی 1970 دواتر لە 1926 قۆناغی ژیان، 24 قۆناغی ژیان، دوایی لە 32 کە حسێن نازم وفاتەکە، دوایی لە 34 کە پیرەمێرد ئەیکا بە غەزەدەیەکی مستەقیل، بالمناسبە پیان و تۆ غەزەتە بە ڕۆژنامە. دوایی لە دکتۆر ببوورە توانی ئەو شێمە ئێستا بۆ چێکەمەوە هەر لە خەیاڵ مەخەمە نەبێت. دووسێشتم لە خەیاڵی چێکە بە بخواردنەکەی پیرەمێرد، یەکێ غەزەتە، یەکێ نوکتەیەکی تریش. دواتر لە 1939 کە بە تەواوەتی بڕیاری ئەوە ئەم ڕۆژنامەیە وەکو ینی پیرەمێرد عەقڵێتی وا بووە کە ئەم شاری سلێمانیە پێویستی بەوەیە ڕۆژنامەیەکی ئەهەلی تیابێ
لەبەرەوە بە تەواوەتی کە ئیمتیازی ڕۆژنامەیەکی نوێ وەرئەگرێ ناوی ئەنێ ڕۆژنامەی ژین. ڕۆژنامەی ژین ڕۆژنامەی خۆی پێ ئەڵێ غەزەتەیەکی مستەقلە، یعنی ڕۆژنامەیەکی سربەخۆی ئەهلیە کە ئەتوانم بڵێم قۆناغی دووهەمە لە مێژووی ڕۆژنامەگەری سربەخۆی ناو شاری سلێمانیە. جارێ با لەوە دەست پێ بکەین. غەزەتە ئەم وشەیە خۆی بە معنای جوغزیە، بە معنای کرۆگیە، بە معنای با بڵێن قوڵاییە، قوڵایی جەوهەریەت غەزە و با بڵێن ئەوە کە زۆر جا خۆماڵی ئەڵێ فڵانەشت مەغزی فڵانەشت وایە. ئەمە یەک. دووهەم وشەی غەزەتە بە معنای ئەو ئاڵتونە ژیە کە ڕۆشنایی لێ ئەیە تیشکە هاتەوە، یعنی سەرنجی مرۆڤ ڕائکێشێەوە، با بڵێن تیشکیشی جوان و ڕازاوی هەیە و سەرنجی دەوروبەری خۆی ڕاکێشە. وشەی غەزەدە خۆی لەمەوە هاتووە. دواتر کە هاتووەتە ناو فەرهەنگی زمانی کوردیەوە بە معنای وەرەقەش هاتووە. وەرەقە هەر شتێک سحری هەبوو بێ، بەبەستم لە سحر ئەوەیە کە توانای کارتێکردنی هەبوو بێ لە مرۆڤ، ئەتوانی ناوی بنی بە غەزە و غەزەتە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەوەی کە زۆر جێی سەرنجە کە ئەگەڕێینەوە بۆ ئەو فترە زەمەنی ژیانەوە لە 1970 ئەڵێ غەزەتەیەکی حکوومەتی هەفتانەیە بە 4 لاپەڕە دەرچووە. غەزەتەیەکی حکوومەتی هەفتانە. ئەم حاڵەتە لایەن بەلەدی سلێمانیەوە کە براوە بەڕێوە لە ساڵی 24 کە 100 ساڵی ڕێگەکە وەکو ئەمڕۆ، لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆە ناوەکەی ئەگۆڕن بە ژیان. ئەزانی شتێک هەیە زۆر گرنگە بەلامەوە، ئەویش ئەوەیە زۆر جارە بینم لە نووسراوە مەسەلەن ئیدارەکەی جەمیل سایب کردوێتی دوایی مەسەلەن پیرەمێر دوایی چوزانم علی مەسەلەن ئەدیب کردوێتی دوای علی عیرفان و محەممە ئەدیب و علی عیرفان وانە کردوانە نە وانە بۆ کاکە. ئەم ڕۆژنامەیە کۆمەڵێک کەسی تیا بۆ کە هەمووی خۆی بە خاوەنی زانیوە. ماوەیەکی زۆر سەروتارەکەی جەمیل سایب نووسیوێتی، بەرەوە وایان زانیوە جەمیل سایب خاوەنی جەریدەکەی واژ نەبووە. لە پڕ جەمیل سایب بوو نەبێت دیار نامێنێ. لە پاش ئەو مەرحەلەی بڵێن مەرحەلەی یەکەم مەرحەلەی محەممەد ئەدیبە، لە پاش ئەو مەرحەلەی علی عیرفانە، لە پاش ئەو حسێن نازمیە کە حسێن نازم لە 1932 وەفادەکە ئیتر بە تەواوەتی پیرەمێر دەبێت بە مەسئولی یەکەمی ئەو جەریدەیە. لەو سەردەماوە پیرەمێر دەبێت بە مەسئولی یەکەمی ئەو جەریدەیە. پێشتر ئاگامان لێبێ، پێشتر لە سەردەمی ژیانەوە پیرەمێر مەسئولی یەکەم بووە، بەڵام لەم فترە زەمەنەیە حتا وتارێکی هەیە پیرەمێر. ئەو ڕۆژەی کە حسێن نازم وەفاتەکە وتارێکی هەیە، ئەڵێ کە تەوکیلی ئەم ئیشەکراوە بە من لەبەر ئەوەی کە مەرحوم صاحبی مەعالی زانای کورد حسێن نازم وەفاتی کرد و بەجێ هێشتین و چی کرد و چی کرد. لەبەر ئەوە لەو دەقەیەوە پیرەمێرد ئەبێ بە بەڕێوەبەری تەواوەتی ئەم ڕۆژنامەیە ئەمە ئەمێنێتەوە بیرمان نەچێت. ئەم حاڵەتە ئەمێنێتەوە هەتا پیرەمێرد چیەکە؟ پیرەمێرد لە ساڵی 1934 چاپخانەکەی بەلەدی سلێمانی ئەگرێ بەکرێ خۆی. لە پاش ئەوە لە 1970 بینی پیرەمێرد و کار بەدەستانی سلێمانی تێگەچێ بەهۆی پیاوێکی تورکمانیەوە لە طبعاً حتا کارەکاتە سەر ئەوەی کە ناوی ئەو ڕۆژنامەیەژە گۆڕنەکەن بە زومان ژیانەکەن بە زوبان. لە 1939 پیرەمێرد بێزارە بێ بە تەواوەتی خانۆکەی خۆی خاتە ڕەهنەوە، ئەو چاپخانەیە کە
بەلەدی سلێمانی هەیەی ئەیگرێت بەکرێ و ئیمتیازی ڕۆژنامەیەکی تازە لەگەیەوە ناوی ئەنێژێ ئەمە سەربردەیەکی وردی و کورتی ڕۆژنامەی ژیانە کە ناتوانین لەو چوار قۆناغەی تەمەنی لە ژیانەوە دواتر لە ژیان دواتر لە زوبان دواتر لە ژین دای ببڕین. زۆر باشە کاتە دکتۆرەمە دەژە بە تەوەرەکەمان ئەدەین بەڵام لە ئێستادا راپۆرتێک ئامادەیە لەسەر ساڵیادی ڕۆژنامەی ژیان با لەگەڵ بینەراندا پێکەوە بینەری ئەم راپۆرتە بین فەرموون. ئەمڕۆ سەدەیەک بەسەر دەرچوونی ڕۆژنامەی ژیاندا تێدەپەڕێت. ڕۆژنامەکە بە 4 قۆناغ 553 ژماری لێ دەرچووە و لە کۆتا قۆناغدا پیرەمێردی شاعیر بەڕێوەی بردووە. لە دوای هاتنی چاپخانە بۆ شاری سلێمانی لە ساڵی 1920 هاوڵاتیانی شاری سلێمانی بەگشتی و ڕۆشنبیرانی شارەکە بە تایبەتی گرنگی هاتنی چاپخانەیان دەزانی و توانیان ئەو دەرفەتە بقۆزنەوە بۆ گەیاندنی پەیام و داوەڕەوەکانی گەلی کورد با جیهان. ڕۆژنامەی ژیان یەکێکە لەو ڕۆژنامە گرنگانی لە ساڵی 1924دا دەرچووە. قۆناغی یەکەم لە ژمارە 1 تا 81 دەگرێتەوە کە سەرەتا جەمیل سایب سەرپەرشتی ڕۆژنامەکەی کردووە و لە دوای ئەو محەممەد ئەدیب عەزیز کە خوێندەوارێکی ئەو ڕۆژگارە بووە بەڕێوەی بردووە. لە قۆناغی دووەمدا عەلی عیرفان لە ژمارە 81 تا 259 سەرپەرشتی کردووە. ئەمەژەوە دەگەیەنێت کە قۆناغی یەکەم و دووەمی ڕۆژنامەکە زیاتر مۆڵکێکی سیاسی بەسەریدا زاڵ بووە بە جۆرێک بۆتە بڵندگۆی ناڕزایەتیەکانی خەڵک کە داوایان لە کاربەدەستانی ئینگلیز و حکوومەتی عێراق دەکرد مافەکانی کورد لە عێراقدا جێبەجێ بکەن. ڕۆژنامەکە بووە پانتاییەکی سیاسی و بڵاوکردنەوەی بروسکە و نامە و دەنگە ناڕازیەکانی خەڵکی کوردستان کە بۆ داواکانی مافی کورد لە ڕۆژنامەی ژیاندا بڵاویان دەکردەوە. دەورێکی باشی بینی لە ڕێخستنی ناڕزایەتیەکانی خەڵکی سلێمانی و تەنانەت دەتوانین بڵێ هەوێنی ئەو خۆپیشاندانە گەورەیە بوو کە ڕۆژی 6 ئەیلولی ساڵی 1930 لە بەردەرکی سەرای شاری سلێمانی ئەنجامدرا. پیرەمێرد لە ژمارە 321 بۆ 553 بووە سەرپەرشتیاری ڕۆژنامەکە. سەرەتا وەک کارمەندێکی شارەوانی سلێمانی کاریە کرد کە دواتر خۆی ڕۆژنامەکەی لە شارەوانی وەرگرت بەهۆی ئەوەی کە شارەوانی زۆر بایەخی پێنەدەدا و مەبەستی نەبوو ڕۆژنامەکە دەرچێت. بۆیە پیرەمێرد ڕۆژنامەکەی وەرگرت بۆ خۆی و چاپخانەکەشی لە شارەوانی بەکرێگرت. لە دوای بەسەرچوونی ماوەی بەکرێگرتنەکە شارەوانی ماوەی بەکرێگرتنەکەیان بۆ تازە نەکردەوە و بۆیە پیرەمێرد ناچار بوو لە بەغداد چاپخانەیەک بەکرێ بهێنێت. دواتر خانووەکەی وەک گەرنتی دانا و چاپخانەیەکی کڕی و درێژەی بە چاپکردنی ڕۆژنامەی ژیاندا. دەستخۆشی باوکارانم بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە دکتۆر وەکۆی کە لە گفتوگۆکانمانە بەردەوامی چەند زانیاریکیشمان لەو راپۆرتە وەرگرت من پێم خۆشە بەڕێستان لەوانی زۆر جار بەپی ئەو سەرچاوانەی کە تۆ سێرچی بۆکە یاخو کۆمەڵێک بابەت لە بەردەمتایە لەوەی کە کۆمەڵێک کەس حەقیە خوڕێ کۆمەڵێک کەسیش بێگومان ناوەکانیان بەهاڵە و کارکردنیان بەهاڵە ئەڕوات پێمان خۆشە بزانین ڕۆژنامەی دوای ژیانەوە کابێ بەژین بابەتەکانی چی بووە خۆی لە چیا بینێتەوە لەو ئانوساتێ و کاتێ اینجا پێش ئەوە پێش وەڵامی ئەو بمەوە پیرەمێرد ڕەحمەتی لێبێکم من هەموو جارێگەی بینم وەشێکی جوانی ئەم شارە بووی سلێمانی بووە ئەنجا صیفەتێکیشی تیا بووە صیفەتی خەڵقی سلێمانی بووە خەڵقی سلێمانی حەزیان لە کەبابە
هی ئەسڵ کە بابێ لێرە هێلی شوێک نییە ئەمە نەبێ بەهین بۆ شارەکەمان دەستیشان ناشۆر طبعا بۆ شتەکەی ئەجا بەر بڵین بەر مراخانەکەی مراخانی و کاتە مراخانی بەری هەبووە بەر لە ناوە قوماشی پێوە بووە ئەمەندەی حەز لە کەباب بووە هەموو جارێک کە سووتی گرفانیەوە با بۆڵەکەی سووتی گرفانیەوە ئەمەندەی حەز لێ بووە هەموو جارێک چاور بۆ لێرەوە پەڵەیەکی پێوە بووە دایمە ئەنجاڵێن هەر وەختێک کە ڕقی هەستاوە یا برسی بۆ دەری هێناوە قەپێکی لێگە توقسۆناوینەکەی ئەمرەی حەز لێ بووە هەموو جارێکە چۆتە لای خەلفە فەرەج دوانی خواردووە یا سیانی خواردووە یا چواری خۆرە دوانی شێڵ گرتووە بۆ ڕێگا حتا ئەڵێن لە باتی نقڵۆشت کە مناڵی بینیوە لە باتی نقڵ بابڵەیەکی یاوەتێ جا کەباب خۆر بۆ بەڕاستی خەڵقی سلێمانی ئەسڵی جوایە حەزی لە کەباب بەخوا خۆشیشە زۆر خۆشە کەبابی سلێمانی زۆر جا شتێکی ترت پێ بڵێم نوکتەی خۆشی پیرەمێرد زۆر زۆرە لە فترەی لە دنیای سەحافەی پیرەمێردا جارێک تعزیەنامەی بۆیە ئەنجا زمانی کوردیە و کاتە زمانێکی متعام بۆ بە عەرەبی و هەندێک جار بە فارسیش مثلا نەیوتۆ بەڕێز فڵان کەس وتی معالی فڵان کەس ئاوە مثلا عالی الجەناب مثلا ئاوە ڕۆژێکینێکی بۆیە تعزیەنامەیەکی بۆیە ئەڵبەتە و کاتە هەر قەڵەمی ڕەژوو هەبووە ڕەژوو یعنی قەڵووس ئەو قەڵەمەداری کێمە پێنووسی بۆ یەت و نووسراوە طبعا نووسراوە بڵین بە ئەسەفێکی زۆر و بە حوزنێکی عمیقەوە تعزیی فڵانی کوڕی فڵان و ئەوانە و لا ئەخیرەوە داواکارین ینی تەڵەبەکەین لە خوای تەعالا کە بە بەهەشتی وەرینی شادکەوتیومان پیرەمێرد کە بۆیە تعزیەکە زۆری لێکەن دایبنێ لە ناو ئەم ژمارەی جەریدەکە بۆ نمونە هەرچی سەرە هێنێ و سەرەبا جێگە نییە دوای هەر چۆنێک بێ بە قەڵەمێکی ڕەژوو لە خوارەوە لەگەڵ خۆی ئەنووسێ ئەڵێ ئەنووسێ گەرجێما بوو یعنی دایبنێنە گەرجێما بوو بۆ بەیانی بڵاو بۆتەوە ئەم خەبەرە نووسراوە بە حوزنێکی عمیق و بە چی و بە چێوە فڵانی کوڕی فڵان وەفاتی کرد و تەڵەبەکەی لە خوای تەعالا کە بە بەهشتی بەرینی چاپ کە ئەمە چی لەگەڵ چاپ کرا نووسراوە گەرجێما بوو لە باشە ئەنجا نوکتەی زۆرە لەسەر ئێمە مەسەلەن زۆر کە یەکێک دڵی ئێشاوە لێ عاجز بووە نەچووە بۆ لای خۆی شەڕی لەگەڵا بکە هەر ئەو سینی حرفەکانی لەسەر بووە زینەکەی شێوانووە تر حرفەکان شێوە تەواو هەفتەی جەدید دەر نەچوە ئەمە لە هەموو حقوقەیە ئینتر بووە نوکتەی زۆر خۆشی هەیە کە وەختی باسکردنی نییە ئەزانی ئێمە بیرمان نەچێت کە بۆ بە ژیان غەزەتەیەکی کۆمەڵایەتی نەبووە بە تەنیا غەزەتەیەکی سیاسی نەبووە بە تەنیا غەزەتەیەکی خۆی یعنی خۆی لە نووسراوە بڵین غەزەتەیەکی سیاسی و کۆمەڵایەتیە و چی ئیجتیماعیە و یعنی حتا مشتی سەیسێرت پێ بڵێم سەروەتاری تیا بووە کە ماوەیەکی زۆر جەملی ساڵی نووسێتی ڕیپۆرتاجی تیا بووە وەزیرێک هاتووە بۆ سلێمانی یان ئەڵێ مەعالی سەرۆکی وەزیران هاتووەتە سلێمانی ڕیپۆرتاجی کردووە لەسەرەوەی کە چۆن هاتووە و بڵین هاتووە ئیفتتاحی چی بکە یا مثلەن هاتووە لەگەڵ کێو کۆبێتەوە هاتووە کێ ببینێ طبعاً ئەم کاتە سلێمانی وجهایی تیا بووە لەگەڵ وجهەکان مثلەن کۆبوونەوەی کردووە سێهەم شت کە تیا بووە هەندێک تەڵەبی تیا بووە لەسەر ئابوونەی جەریدە جەریدەکە کە دەرچووە بە عانە و نێوێ بووە بەڵام ئیعلانکردن لە ناویە ئیعلانی ناو جەریدەکە هەموو دیڕێکی بە شەش عانە بووە ئەنجا داوای کردووە زۆر عادەت داوای ئەمەیتیایە کە ئەڵێ مەسەلەن ئەوەی کە مەئموری حکومەتە ئەوەی کە چی ئابوو نەبا بە جەریدەکە بۆی بەردەوام بێ ئەنجا خاڵێکی تر وتاری درێژی تیا بووە خاڵێکی تر ئەوەیە کە هەندێک وتاری تیا بووە لە زمانەکانی ترەوە کراوە بە کوردی خاڵەتی بیرمان نەچێ شتێکی زۆر گرنگ هەیە ئەویش ئەوەیە
كعقليتي يعني پیرەمێرد یەکێکە لەو کەسانەی کە منەویرە يعني یەکێکە لەو کەسانەی کە خەمی پێشکەوتنی شارەکەی بووە طبعا و بە سەراحەتی جوایە يعني ڕۆژنامەی يعني ئەتوان بڵێن بۆ شای فەزایەکی گەورە لە هۆشیاری سیاسی و هۆشیاری کۆمەڵایەتی داگیرەکە لەناو بیئەی لەناو ژینگەی کۆمەڵایەتیە ئەنجا کە بەداخەوە طبعا ئێستا ئەو گوێدانەیە نییە من لەسەر ئەوە دکتۆر بمبووری یەک لەم شەو زۆر سێرچما کرد یەکێ لەو بابەتانەی کە بۆ ڕۆژنامەی ژیان زۆر گرنگ بووە نەک دکتۆردانا دکتۆرێکە و ئەدیبێکە ڕۆژنامە بخوێنێتەوە خەڵکی ئەو کاتە چاوەڕێیان کردووە کە ڕۆژنامەکە هۆکارەکەی چی بووە من بە ئەوە پرسیار بوو هۆکارەکەی چی بووە زۆر جوانەوە پرسیار دەست خۆش هۆکارەکەی ئەوە بووە کە ئەو فەراغە هێزریەی کە لە لای خەڵقی ئەو کاتە هەبووە ئەو فەراغە ئیجتیماعی کە لە لای خەڵقی ئەو کاتە هەبووە ئەم جەریدەیە توانیوێتی پڕی بکاتەوە بەداخەوە ئێستاوانە بۆیە ئێستا خوێندنەوەی جەریدە نەماوە ئەمە یەک دوو ڕاست ئەو شعور بە مەسئولیەتکردنەی کە ئەو سەردەمە هەبووە ئێستا نەماوە ئەو سەردەمە من حەزەکەم شتێکی سێرت پێ بڵێم بەڵێ دوو کۆمەڵی گەورە هەبووە کۆمەڵی زانستی کوردان هەبووە کۆمەڵی بژارکردنی زمانی کوردی هەبووە هەردوو کۆمەڵەکە لە ناو ژیانە سەری هەڵاوە هەردوو کۆمەڵەکە بە حەسی ئەم ژیانە سەری هەڵاوە کوای سەشتی وایە یعنی ئەو کاتە شعور کراوە بەوەی کە زمانی کوردی زمانێکە وەکو وتم مطعمە بە عەرەبی مطعمە بە فارسی و هەندێک جا وشەی تورکی تیا بۆ چکە فترەی 10 ساڵێک بووە کە تورک ڕۆشتۆ لێرە ئەی باشە هەستیان بەوە کردووە کە ئەبێ ئەمە کۆمەڵەیە کە بێ ناو کۆمەڵی بژارکردنی زمانی کوردی باشە ئەمە خاڵی سێم خاڵی چوارم ئەو فترەیە فترەی زەمەنی دامەزراوی ئەم مجتەمەعە بووە ئەزانی کاکە سەرکۆشتێک هەیە زۆر گرنگە ئێمە دوو جۆر کۆمەڵگامانەیە دوو جۆر ژینگەی کۆمەڵایەتیمانەیە ژینگەیەکی وەرچەرخاومان هەیە متحول ژینگەیەکی سابیت و بڵێن سەقامگیرمانێ مستەقرمانەیە مجتەمەعی ئێمە ئێستا مجتەمەعێکی وەرچەرخاوە بەهۆی گۆڕانکاریەوە مجتەمەعی جا ئەو فترەیە ئەو فترە زەمەنیە مجتەمەعی 1930 و با بڵێن لە دوای 1920 دەتوانم بەدواوە بڵێم مجتەمەعێکی دامەزراوە لە ڕووی خەیاڵیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی بڵێن دارونیەوە کارکردن لەسەر ئەم دوو کۆمەڵگەیە مەفروزە دوو کار و دوو ئاراستی جیاوازیە ئێمە کێشەی گەورەمان ئێستا ئەوەیە ئیعلامی ئێمە کار ئەکا لەسەر مجتەمەعێکی دامەزراو ئێمە من هەموو جارێ قسەیەکم هەیە ئەڵێم میلەتی کورد لەم قۆناغەیە پێی ئەوترێ قۆناغی ڕزگاری نیشتیمانی هێشتا دەرنەچووینەوە کاکە ئێمە دەرنەچووینەوە بیری ینی هەموو لایەکمان ئەگامان لەوە بێ کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی دامەزراو نییە لە ڕووی فکرێەوە لە ڕووی ئایدۆلۆژیەوە لە ڕووی دەرونیەوە ئەزانی لەبەر ئەوە ژینگەی ئێمە پێویستە تەعاملی لەگەڵ بکرێوەکو ژینگەیەکی وەرچەرخاو لە ڕووی سۆسیۆلۆجیەوە بەینەما تەعاملکردنی ئەو ڕۆژگارە لەگەڵ ئەو مجتەمەعە تەعاملێکی سەقامگیرانە بووە بۆیە دیقەتی هەموو ژمارەکانی ژیان بە ژیانەوەی پێشخۆی بە ژینی دوای خۆی بە زوبانی دوای خۆی هەموو ئەو وتەرانەی کە تایەتی یەک وەتیرەیە هەموو ئەو سیاسەتی کە هەیەی یەک وەتیرەیە وەتیرەیەکی نیشتیمانی هەیە ڕۆڵی ژیان ئەوەندە بووە کە توانیوێتی خەڵک هەڵێ بۆ شۆڕشی 1930 دەتۆ ئێستا لە باتی جەریدەیە 1000 دەرکە بزانمە توانی خەڵک هەڵنەی بوو وڵامە توانین بڵێن خوێنەریشمان کەم بۆتەوە لەگەڵ ئەوە بڵێ خوێنەریشمان کەم بۆتەوە ئەزانی یەک شتێ زۆر گرنگە تۆ کە برسی دەبێ بەیانی زوو بەڵێ برسیتان ئێستا نەوەڵا نان ئێدە باشە کە برسیتە بێ حەز لە شتە ڕاستە کە فترەیەکی زەمەنی بەسەر ئەڕوا دوو قاوە ئەخۆیت و چایەکە خۆیتەوە ئەمانە فترەیەکی بەسەر ئەڕوا ئەڵەی نەفسم ژیراوە نییە حەز لە خواردن نامێنێ دڵم گیرا دڵم گیراوە کوردووانە ڕاستە باشە بۆ لێ هات تۆرای لە خواردنەکە نەفست لێ تۆرێ کاک ئێمە وام یعنی مجتەمەعی ئێمە لە خوێنەوە تۆراوە ئامان پێناسیشی زۆر کورتە ئەبێ ئێمە بەرنامەمان هەبێ بۆ ئاشکردنەوەی خوێنەر وەکو چۆن ڕابردوو ئێمە هەیان بووە یعنی
پیرەمێرد کە هەوڵیاوە مەسەلەن وتارێکی عەرەبی بکا بە کوردی و بەو زمانەی ئەو کاتە بڵاوی کاتەوە یا سەر وتارێک بنووسێ یان هەوڵی ئەوە باکە دوو تەڵەبی کردووە هەر لە ژیانەوە ئێستا فکرم کەوتەوە ئەڵێ ئیستیڕحامەکەم لە مەعالی جەنابی سەرۆکی وەزیرانی عێراق کە سلێمانی پێویستی بە دارولمعەللیمینی عالیە وە ئەمە یەک دوو هەر وەکو پێویستی بەوەیە کە منهەجێک بۆ دارولمعەللیمین برندێ لەناو شاری سلێمانیە چونکە دارولمعەللیمین بەبێ منهەجی دیراسی ناڕوە بەڕێوە ئەی ئەمە پێشخستی کۆمەڵگە نییە ئەزانی لەبەر ئەوە ئەبێ لە ناو دنیای سەحافەیە ئەوە پیشانی ئەو مجتەمەع بدەی کە تۆ ئەتەوێ بەرەو هزرێکی دامەزراوی بەری بەرەو ژینگەیەکی سەقافی و کلتوری ئەو تۆی بەری کە نەفسیەتی ئارام بکاتەوە هزری ئارام بکاتەوە لە ڕووی مەڵایەتەوە کارێکی وا بکە کە ئەو دیاردە زێوانەی کە لەناو ئەو مجتەمەعە هەن وردەکەمی بکاتەوە ئەمە زۆر گرنگە زانی جیاوازی لێوان ئەم دوو فترە زەمەنیە زۆر گرنگە ئەمە خاڵی چوارم خاڵی پێنجەم کە ئەمەش بەڕاستی گرنگە بەلامەوە دیقەت بە ئەم جەریدەی هەفتانە بوانە هەموو ئەخباری ئەو هەفتەی تیاوە هەواڵی سلێمانی تیابوو بە تایبەتی وە دەوروبەری هەواڵی عێراقی تیابوو عێراق هەواڵی تورک و فارسی تیابووە هەواڵێکی زۆر گرنگی جیهانیش هەبوو بێ هەرتیا بووە چەند گرنگە ئاخر ئەزانی کاکە سەرکۆ کە بیر لەمەکەی تۆ زۆر گرنگە گرنگەکەی چییە؟ تۆ ئێستا بتەوێ جەریدەیەک بنێری بۆ دەرەوە بە PDF وەرێگریت و بۆ واتسەپەکە دێنەری بۆ دەرەوە ڕاست ئەو کاتە سەیارەشنەوە بە وڵاغ بردوێنە کاتە دوترە باسی لەو PDF کرد با من لەویە با من لەوێ قسەکانە پێ ببڕم بەبوورە باسی لە PDF کرد ئەتوانین بڵێن ئێستا مەترسی لەسەر ڕۆژنامەی کاغەزی هەیە لەوەی کە ئێستا هەموو شتێ بۆ بە ئەلکترۆنی ئێستا خوێنەر هەرچێکی بێت بە ئەلکترۆنی دەستی بکەوێت لەلای ئێمە بەڵێ بەڵام دوو شت هەیە بێ زۆر بەوردیاگامە ڕێکوایل بەس لەلای ئێمە بەڵێ بەس لەلای ئێمە بەڵێ لەبەر بۆ کاکی عەزیزم لە ناو دنیای ئەرشەفەکردنە وشە ئەمێنێتەوە کاغەز ئەمێنێتەوە نەک PDF لە ناو دنیای ئەرشەفەکردنی ئێمە ئەوە ئەمێنێتەوە نەک وتار و لە کۆمپیوتەر چوزام چی ناوانی ناوێ ئەمریکا هەیە سایت و ئەوانە ئەرشیفکردن بە وەرەقە ئەبێ لە هەموو دنیاە بەڵگەی تایبەتی نەمانە بەڵگەن لەسەر میلەتبوونی تۆ بەڵگەت لەسەر شێوازی بیرکردنەوەی تۆ لە قۆناغێکی تایبەتیە بەڵگەن لەسەر ئەوەی کە تۆ لە فڵانە ساڵ هەتا فڵانە ساڵ چ ڕەهەندێکی سیاسی کاری لەسەر تۆ کردووە بیرکردنەوەی سیاسی چۆن بۆ لە مجتەمەعەیە دابوونەرگی کۆمەڵاتی چۆن بۆ لە مجتەمەعەیە خەڵک چۆن ژیاوە ڕێژەی بێکاری چۆن بووە یعنی شێوازی بیرکردنەوەی خەڵک خوێندەواری چۆن بۆ لەم شارەیە ئەمانە بە وەرەقە ئەکرێ ئەم تەوسیقکردنە بە وەرەقە ئەکرێ ئەمە یەک دوو لە ڕووی سایکۆلۆژیەوە وشە سحری هەیە وشەی سەرکاغاز سحرێکی تایبەتی هەیە کاریگەریی تایبەتی هەیە ئەزانی ئەمە نابینیتەوە لە ناو چوزانم چی پێ ئەڵەن ناو مەواقعی ترە نقطەیەکی کە هەیە کە زۆر گرنگە بەلامەوە من خۆم متابعی ئەمەم کردووە ئەمە ئیستنتاجی خۆمە ئەو بەرپرسیارەتیەی کە لەسەر وەرەقە هەیە لە ناو سایتانیە ڕاست یعنی من ئێستا زۆر جارە بینم لە هەندێک سایتە شعر ئەنووسێتەوە شعری کوردی نووسێتەوەی غەڵەت ئەمە ناخرێتە سەر کاغەز بخرێتە ناو کتێبێکەوە خەڵکێکە باڵە بۆ چونکە ئەم کتێبە ئەمێنێتەوە نامێنێتەوە ئەمانی عقلێتەکە ئەمەیە بەڵام بیرمان نەچێکە بەداخەوە لە لای ئێمە لەبەر سادەبوونەوەی یا سادەکردنەوەی مرۆڤی خۆمان کەوامان کرد مرۆڤی خۆمان بە سادەی بیر بکاتەوە و مرۆڤی قوڵمان نەمێنێ ئێستا ڕۆژنامەی کاغەزی بەڵێ مەترسی لەسەر لەبەر هۆکارەکەی تەنها زۆر بە سادەی ئەمەیە کە مرۆڤی ئێمە
ئێمە لەناو ئەم مجتەماعی ئێمە بەداخەوە مرۆڤ ینی کارێکی واکراوە کە مرۆڤی قوڵەمێنێ قوڵ. باشە دکتۆر بەڵێ بەهای ڕۆژنامەی ژیان بەڵێ گرنگیەکەی خۆی لە چیان چوار گرنگی گەورەی هەیە. بەڵێ ڕۆژنامەیەک بۆ گرنگی زۆری یاوە بە پەروەردەکردنی ئەو جیلەی ئەو کاتە. یەک دوو پەروەردەکردنی خەڵقی ئەو کاتە تۆ زانی هەندێ دابوونەریتی ئەو سەردەمە هەیە لە ژیانە باسییان کردووە ئەڵێ مەسەرەن هیوادارین کە لەمەوە دواچوون بۆ ماڵان ئاوا بکەن هیوادارین کە چوونە ماڵی خوا لە مزگەوتە ئاوا بچن بەمە دەست پێ بکەم هیوادارین مەسەرەن سەر لە خەڵک تێگنیان کە ئەچێتە حوجرەکان و ئەخوێن بۆ نمونە ینی پەیامی ئامۆژگاریشە بەڵێ لەبەرەوە ڕۆڵێکی پەروەردەی گەورەی هەبووە هەم بۆ جیلی بڵێن مناڵ و هەم بۆ مرۆڤی ئاسایش خاڵی دووهەم بۆعدێکی سیاسی گەورەی هەبووە کە من بە هیوای ئەوم دیراسە بکرێ چونکە وەکو وتم هەموو هەواڵەکانی ئەو فترە زەمەنەی تیا بووە هەموو هەواڵە سیاسیەکانی تیا بوو حتا حەزەکەم پێت بڵێن کە متەسەڕفی ئەم شارە کە لابراوە و یەکێکی کە هاتووە چێ هاتووە و ڕێوڕسمی لادانەکەی چۆن بۆ ڕێوڕسمی استیقبالکردنی هەمووی تایە ئەزانی ینی وەکو تەغتیەیەکی شامل و گشتگیری جوانی ئەو فترە زەمەنەی تایە وەجگەلەوەی کە باسی ئەمە زۆر گرنگە باسی هەندێک تەوەجوهاتی وڵاتانی دەرودراوسەی ئێمە ئەکا لەسەر کورد لەسەر سلێمانی زۆر سەیرە ینی وەکو بڵێ پیرەمێرد طبعا ئەوانی کەش هەم محەممە ئەدیب و هەم عەلی عیرفان و هەم حسەن نازم بەڕەحمە بێت و هەم جەبری سائب و هەم با بڵێن کوڕی هین و هەم با بڵێن ڕەشید نەجیب و ئەمانە ینی وەکو بڵێ عەقڵیەتێکیان هەبوو بێ عەقڵیەتی ئەوەی کە ئەمە بنووسن بۆ ئێمە ئەمە بنووسن بۆنەوەی دوای خۆیان ئەمە ئەرشیف بکەن بۆنەوەی دوای خۆیان تەسەورەکەی شتی زۆر زۆر وردیتیایە تەسەور ئەەکەی تۆ تەختەیەکی جوانی تایە لەسەر ڕاپەڕی 930 ئەمە بەردەرکی سەرە تەسەور ئەەکەی شتێکی تری زۆر سەیری تایە ئەویش ئەوەیە کە باسی هەنگاوەکانی ئاوادانکردنەوەکە لەم شارە وەڵاهی زۆر سەیری زەر لەمە ئەزانی و مەسەل بۆ نمونە شتێکی تری تایە ڕەهەندێکی مێژوویشی تایە ئەویژەوەی هەندێک وتاری تایە لەسەر فترەی زەمەنی 1970 میلەتی کورد شتی زۆر 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 وردی تایە مەسەل بۆ نمونە شتێکی ترت پێ بڵم ئەمە گرنگە جەمیل سایب لە خەومای لەوێ بە حەلەقە بڵاو کردوتەوە ڕۆژنامەیەک بۆ ڕەخنەی گرتووە ئەخر لە خەومای جەمیل سایب ڕەخنەگرتنە بەڵێ ڕەخنە لە حەلە حکومەتی ئەو کات لەبەر ئەوە ینی عەقڵیەتی ڕەخنەگرتنی شیتیا بووە بەڵام بەگشتی شێوازی ئەم جەریدەیە شێوازێک بووە کە ئەتوانی بڵێ ڕوویەکی پرشنگداری گەورەی ئەم ڕۆژنامەیە ئەوە بووە کە هەوڵی پێشخستن و هەوڵی برەودانیاوە بە خەڵقی شاری سلێمانی بە دەرەجە یەکەم زۆر باشە کاتەکەمان بەرەو کۆتاڕی حەزەکەم یەک پرسیاری کە بکەم وە زۆر زۆریش کاتەکەمان ڕووی بەس ئەوەی کە من ئەم شەو لەو تایبەتمەندیانەی کە لە ڕۆژنامەی ژیانە بۆ لەو ئانووساتی خۆیان ئەم هەموو کەسایەتیە باشەوە لە پیرەمێردا هاوشانی بوون و کاریان لەسەر کردووە بە زمانێکی زۆر پارا و نووسراوە یعنی ئەگەر دکتۆر بیخوێنێتەوە و کەسێک دوکانی چێ بێ لە بەردەم سەرایە بیخوێنێتەوە هەردووچیان توانیانە لی تێ بکەن یەکێک لەو تایبەتمەندیە جوانانەی کە ئەو فترە ئیهتیمامی پێدراوە بەداخەوە ئێستا ئیهتیمامی پێنادرێ بریتی بووە لە جوان نووسی و لە ڕێک و ڕەوان نووسی زمانی کوردی ئەو فترەیە کە وتارێکی خوێنیتەوە وڵام خەیاڵم هەبوو بێنم بەزانیم کاتری کاتەوە نییە ئەگەر نایەک دوو تاریم دانابوو کە بێنم بیخوێنەوە یعنی ڕەوان ئەوەندە ڕەوانە کە دەستی پێکی حەز ناکەی تەواو ببێ یعنی ئەو کە حەز ناکەی هەتا ئەو خاڵی کە دایناوە هەناسە بێ ئەسڵام زۆر ڕەوانە کوردیکی بێ ئەندازە ڕەوانە کە بەداخەوە لەم ڕۆژانەی پێشووە چاو پێکەوتنێکمە بوو ئەگەر دوو دقەمە بابی جێڕەوە باسی ئەوەم کرد کە
لە زمانی کوردیا مشتی زۆر بەسیتە ها زۆر بەسیتە لە زمانی کوردیا پێشگەری هەڵ هەیە هەڵ بۆ سەرەوەیە ئەڵێ هەڵم دا و هەڵم خست و هەڵم ناو ئەوە بە پێچەوانی ئەوە دا هەیە دام گرت و دام خست و دام ڕەمان و دام ماڵی و ها ئەم بۆ خوارەوە بۆ سەرەوە لافاو چییە؟ ئاو لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە بێتەوە ڕاستە کەواتە بەرزە بێتەوە لافاو هەڵەسێ ئاوەکە هەڵەسێوە نیە ئێمە زۆر بەسیت نییە تۆ قەناعە دەکەی من لە 3-4 کەناڵ بینیم لەمانەی خۆمانە بینیم ئێوە نا ئێوە باش من دەستان خۆش بێ ئەڵێ لافاو کەوتەوە ئاگرە لافاو ڕوویدا شەڕە تێگەی لەبەرەوە بەداخەوە ئێستا ئەتوان بڵێم تەیارێکی خراپ هەیە لە ڕاگەیاندن لە هەندێک لەو ڕاگەیاندانەیە کە نامەسئولانە ئیش دەکەن بۆ تێکدانی زمانی کوردی ئەمە با پێت بڵێم یەکێ لە پەیامەکانی ڕاگەیاندن کە ئەو سەردەمە هەبووە لە ژیانە هەبووە لە ژیانەوە هەبووە لە ژیانە هەبووە لە ژینیشە هەبووە بریتیە لە دروستکردنی فۆرمێکی ستاندار لە بۆ زمانی کوردی ئێستا هەندێک لە ڕاگەیاندنەکان بەداخەوە ئەو ئەڵێم لە ڕووی ڕێزەوە تەوانە قسەیەکەم کە بە سوپاسەوە ئێوە کورسات بەشێک نییە لەوە بە پێچەوانەوە دڕۆڵێکی ئیجابی هەیە بەشێکن بۆ لە ناوبردننی ئەو فۆرمی دروستکردنی ستاندارە بۆ زمانی کوردی ئەمە زمانەکە ئاوالەکەن ئەو سەردەما کوردیەک بووە ئەمەندە جوان بووە ئەمەندە ڕەوان بووە وەکوتم کە دەستی پێکەی حەز ناکەی هەناسەبێ هەتا تەواوی بەینەما کە تۆ ئێستا لە هەندێک کەناڵ گوێ لە هەواڵێکە بێ گوێ لە ڕووداوێکە بێ گوێ لە بڕگەیەکە بێ ئەزانی خواخواتە بگەیتەنی هەیەت خواخواتە خاڵەکە دابنێ زانی جا ئەو ڕۆڵی ئەو سەردەمە هەیە بۆ دروستکردنی ئەو فۆرمە ستاندارە بەداخەوە ئێستا ڕۆڵەکە بەرەو خراپیان بە هیواین کە بەرەو باشتر بڕاتکاری لەسەر دووبارە سپاس بۆ ئامادەبوون زۆر زۆر بەخێربی دەستەکانە خۆش بێ زۆر سپاس دەست خۆش.